ئەمە دیمەنی وشکبوون و لە ناوچوونی بەشێکی زۆری دار و دەرەخت و باخچەکانە کە نزیکەی چەند مانگێک دەبێت ڕێژەی سەوزایی مەترسی لەسەر دروست بووە کە نەمام و دار و درەختەکان ڕەنگیان زرد بووە و گەڵاکان هەڵوەریون. ئەمە لە کاتێکدایە کە هێشتا وەرزی پاییز چەند مانگێکی ماوە دەست پێ بکات. وەک سەرۆکی پارتی سەوزی کوردستان ئاماژەی پێدەکات هۆکاری وشکبوونی سەوزایەکان دەگەڕێتەوە بۆ کەمتەرخەمی حکوومەت لە بواری ژینگە. هۆکاری ئەمە ڕاستەوخۆ پەیوەندی بەوە هەیە کە حکوومەت کەمتەرخەم بووە لە مەسلەی ئاودانی دارەکانی پارێزگای سێمایی بەتایبەت، چونکە لەبەرەوەی پێشتر ئەوایە ئامادەکاری بۆ کرایە ئەم دارانە لە وەرزی خۆیان بێ ئاو نەبوونایە، بەڵام بەداخەوە حکوومەت بودجەیەکی تایبەتی بۆ تەخسیز نەکرد تاوەکو بتوانن دارەکان ئاودەن. بۆیە ببینیمان زۆر لە دارەکان و جەزرە وەسەڵیەکەی شەستی و پارکەکان بەرە وشکبوون ڕۆشتن. ئەوکات بەراورد بە ساڵی ڕابردوو ڕێژەی سەوزایی کەمی کردووە و ئەگەرچی لەلایەن چەندین ڕێکخراوی بواری ژینگەوە هەڵمەتی سەوزکردن و ناشتی نەمام ئەنجام دراوە و هاوڵاتیان و ڕێکخراوەکانیش داوای تەرخانکردنی پارە بۆ سەوزکردنی ناوچە جیاوازەکان دەکەن. ئێمە بە بەردەوامی داوامان هەبووە لەسەر هەموو پرسەکانی ژینگە، یعنی هەتا ئێستا جوابیان نەبووە وەکو پێویست وەڵامیان نەبووە بۆ ئەوەی کە بتوانێت، بەڵام ئێمە یەکەم کەس بووین بۆ نمونە ڕای گشتیمان لێ ئاگادار کردەوە، لە ڕاگەیاندنەکانە بانگەوازمان کرد، دواتر ئێمە حکوومەت پێشنیازمان کردووە بۆی، یعنی هەتا ئێستا بەداخەوە نەهاتن بەدەم داواکاریەکەمانەوە. شارزایکی بواری ژینگە دەڵێت ژینگەی هەرێمی کوردستان پشتگوێخراوە و لە کاتی کڕینی دەرەخت و چیمەن و گوڵەکاندا پشکنین بۆ چۆنێتی خاک و ژینگەکە ناکرێت و ئەوەش هۆکارێکە بۆ لەناوچوونی ڕوبەرە سەوزایەکان لە وەرزە جیاوازەکاندا. زۆربەی ئەو ناوەند و گروپ و کەسانی کە ئیش بۆ چاندنی ینی هەوڵ ئەدەن بۆ زیادکردنی ڕوبەری سەوزایی، بەڵام بیر لەوە ناکەنەوە کە ئایم خاکە گونجاوە یاخود بیر لە پاراستنی بکەنەوە، چ لە ڕووی جۆری خاکەکەیەوە، چ لە ڕووی ئاودانیەوە، چ لە ڕووی دیاردەی ئاژەڵداریەوە. بۆیە زۆرێک لەو نەمامانەی کە ساڵانە هەڵمەتی چاندنی بۆ ئەنجام ئەدرێت بەشێکی زۆری لە ناو ئەچێ یاخود سەوز نابێ. هاوکێشەیەک هەیە لە ناو ژینگەویش هاوکێشەی پاراستنە پێش گەشەپێدان. ئێمە لە باشوورە هاتوین هاوکێشەی گەشەپێدانمان پێش پاراستن خستووە، ئەمە شتێکی هەڵەیە. بە گەورەی وتەی شارەزایان بەرزبوونەوەی پلەکانی گەرما و نەبوونی پلان لەلایەن حکوومەت و ناوەشیاری هەوڵاتیان هەندێک لە هۆکارانن کەوایان کردووە ڕوبەرە سەوزایەکان کەمتر بنەوە و دەرەختەکان وشک بن. بەهار عەبدولکەریم، مەودا میدیا، سلێمانی.